ئایا وەرگرتنی نمونە یاخود بایۆپسی هەموو جارێک جێی مەترسیە؟ سڵاوی خۆی گەورەتان لێبێ. من دکتۆر هۆشمەند ڕەحمان ئەسعات پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەر سوزگار لە تاوەری تەندروستی سمارت. ئەمەوێ چارەخوازانی بەڕێز دڵنیا بکەمەوە کە زۆربەی جار ئەو نمونانە یاخود ئەو بایۆپسی کە وەری ئەگرین جێگەی مەترسی نییە. ئێمە بۆ هۆکارگەلێکی زۆر نمونە وەرئەگرین لە شانەی نەخۆشەکانمان لە کاتی نازۆر یاخود لە ژێر سۆنەرە ئەم نمونانە وەرئەگیرێن و ئەیانێرین بۆ شانەزانی. هەر نەخۆشێک کە تەسەووری ئەوە بکەین کە ئیلتیهابێکی هەیە، ئیلتیهابێکی کاتی یاخود درێژخایەن یاخود وەزنی دابەزێ هۆکارەکەی نازانین یاخود کەم خوێنیەکی هەیە هۆکارەکەی نازانین یان شوونێکی درێژخایەنی هەیە، ئەگەر هەموو هەناوبینیەکەی هەموو ناوپۆشی ڕیخۆڵا یاخود مەعیدە یاخود سوورێنچکی تەبیعی بێ هەندێک جار پارچەی لێ وەرەگرین بۆی بگەینە تەشخیص. هەندێک جار نەخۆشەکانمان تەسەوورەکەین ئیلتیهابێکی درێژخایەنیان هەبێت لە کۆڵۆنا یاخود لە ڕیخۆڵە باریکەیە، ئەمانەش پارچیان لێ وەرەگرین تەنها بۆ ئەوەی دەستنیشانی بکەین و جۆری چارەسەرەکەیان بۆ دیاری بکەین. هەندێک جار نەخۆشەکانمان پێویستە بە پارچیان لێ وەرگرین بۆی بیسەلێنین کە ئایا حەساسیەتیان بە گەنم هەیە یاخود نا. هەندێک جار نەخۆشەکانمان برینێکیان هەیە درەنگ ساڕێژە بێ پێویستە پارچەی لێ وەربگرین بۆ ئەوەی چارەسەری پێویستی بۆ دیاری بکەین. هەندێکی کەم لە نەخۆشەکانمان تەسەوورەکەین کە شێرپەنجەیان هەبێ و پارچیان لێ وەرەگرین. کۆمەڵێک نەخۆش سەردانمانەکان کە لە کەسی یەکەمیانە شێرپەنجە هەیە، ئەمانە ئەگەر حاڵەتەکەیان تەبیعیش بێ ئێمە هەر پارچە لێ وەرەگرین بۆ دڵنیابوونەوەی نەخۆشەکەیە. کەواتە زۆربەی زۆری ئەو کاتانەی کە پارچە وەرەگرین ئەتوانم بڵێم زیاتر لە 80% ئەو نمونانەی کە وەری ئەگرین شێرپەنجەیی نین، حاڵەتی ترن، حاڵەتی ئاساین. لەبەرەوە هیوادارم نەخۆشەکانمان لە کاتێکا کە چاوەڕێی نمونونەکانیان ئەکەن ئەو چەند ڕۆژەی کە بۆیان دانراوە تا نمونونەکان لە شانەزانیەوە ئەگەڕێتەوە قەلەق نەبن، نیگەران نەبن، چونکە زۆربەی زۆریان تەبیعی دەرەچن و شێرپەنجەیی نین. سمارت وەرچەرخانە.